بۆ ئەوەی تەنها 1 کیلۆ هەنجوین دروست بکەن هەنگەکان بەسەر 4 ملیۆن گوڵدا دەنیشنەوە. خۆ ئەگەر ساڵی ڕۆکی تێسوو بێت ئەوە هەنجوینی زۆر و نایە بەرهەمدێنن. لە باشووری کوردستان هەنگ لە دەرەوەی شێڵگە داخراوەکان بەخێو دەکرێن. ئەو هەنگانەی شەکر و شیرینیان پێنادرێت بەرهەمی ساڵیان کەمترە و هەر شیلۆیەک هەنجوین لەسەر هەنگەوان 15 تا 30,000 دینار دەکەوێت. ماشەڵڵای لێبی ماشەڵڵا و ئیشکەتی ئەو مێشە خاوەنی 300 پورەنگە و بەرهەمی ساڵی ڕابردووی نزیکەی 2 تۆن هەنجوین بووە. لێرە ڕادێتە دوێ مێش بەخۆ تەبیعەتەکەی وێ ئەیوە. حەمەدەمین گرشی ساڵانە 3 بۆ 4 وار بە هەنگەکانی دەکات بۆ ئەوەی بەرهەمێکی سروشتی و بێخەوش بفرۆشێت. ئەمە ئەنوێ هەنجوینێکی ساغڵە من هەبی ئەگەر چیلۆیەکە ئەگەر هەر چەندی بفرۆشین مشتری گلەیەن لێنەکە. ئەمە نانوێ شەکری بدەینە مێشا و مێشەکانن ئەبەینە دەشتێ و ئەی شوڕینین چێن دەرێ زۆر باشە لۆ مێشێ ئەی بینێوێن دەرێ. مشکیلەی هەرە گەورن ئی هەنگەوانە لە سەساغکردنەوەی بەرهەمیە تا ئەو هەنجوینە ئیرانیە دێ ئەمە بەرهەمی خۆن پێساغ نابێتەوە. لە هەرێمی کوردستان 21,000 مێشەوان هەن 700,000 پورەنجان هەیە. بەرهەمی ساڵی ڕابردووی هەنجوین 700 تۆن بووە. ساڵانە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان نزیکەی 1200 تۆن هەنجوین دەفرۆشرێت. بە تۆن هەیە و بە کەمتر هەیە و بە زیاتر هەیە حەسەب تەڵەبیات و فرۆشتن و یاسین حەمەد 19 ساڵە هەنجوین فرۆشە. دوکانەکەی بە تۆن هەنجوینی هاوردەکراوی بیانی لێیە. ئەوە چیلۆی بە 7,000. نرخی 1 کیلۆی تەنها 7,000 دینارە. چیویەکەی چیلۆی بە وەرەقەچیە. هەنجوینی کێوی سندوق و خەڵێفیشی هەیە. چیلۆی لە 25,000 دینارەوە دەست پێ دەکات تا 150,000 دینار. هەنجوینی ئیرانی لە هەولێر یەکڕین لە سولەیمانی یەکڕین سعرەکەی خۆشە خەڵکەکی چینی هەژار و فەقیرە کەم دەرامەتە ئەوی ئەکڕێت توانی پێی بکڕێت و بخوات ئەو ئیرانیەکەی بەڵامی خۆماڵی بڕەگرانە. هەنجوینی بیانی ئەوەی ئێرانی چەند تۆنیە فرۆشی ساڵانە لە ئێرانیەکەی وەڵەهی ساڵە زانی ساڵ هەیە 10 تۆنە 20 تۆنە. بە بڕیاری وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان لەیەکی 8 2020ەوە هاوردەکردنی هەنجوین قەدەغە کراوە. وەزارەتیمە وەزارەتەکی خەدەمیە کە بڕیارەکەی دەردەکە کە ڕێنمایەکان دەردەکاتن لایەنیت کە هێلانی جێبەجێکارە بەڕاستی کەم تەرخەمی لەوانە کە ینی بڕیارەکانیمە وەکو خۆی جێبەجێ ناکرێتن. بەرزی لە ئاسی ڕوویدەریا هەبوونی سەدان زۆر لەو جیاوگوڵەی هەنگ بۆ بەرهەمێنانی هەنجوین کاریان لەسەر دەکات. لە باشووری کوردستان خۆڕسکانە دەستەبەربوونە. ئەو بەرهەمەی لەو سروشتە بەرهەم دەهێنرێت بەهۆی کێبڕشێنەکردنی لەگەڵ بەرهەمی بیانی لە ڕووی نرخەوە هەنگەوان بە سوودێکی کەم و یاخود زەرەرمەندیش دەبن. بەختیار قادر ڕوودا و دەڤەری باڵەکایەتی.